أي وقته قش وقتي دان وخير هاتي منو خزمتان أنا حلقي طازي لبرنامج خوش قدان برنامج نوشيقيان دان أو حلقات قبل إيسا كمجموعة إخواتنا خوش قرادان دروس كردي من هوادارم ودل دان بي هوادارم تطبيقي بكن تا ودل دان بود أمرو هاتي منو ولدانو والمجموعة إخواتنا طازة ك بيكاتغاني فرسهلة يكي قلو بيكاتغانا كقليي مەسڵاوی دیری من خواردنیک هی وڵات خۆمانە و شانازیەوە پیکەی من وەل برنج و شارێرەدان تەقدیمیکەی من ئەمجا چیمنە و لە مووسڵە و ئەرا رووسیا سەڵاتەی کۆلسلە و رووسی دیری من کە پێکاتەکانیشی فرە سەهلە و خۆشە و سۆسی گەرای دروستکەی من کەیم نێبانی هیوادارم مۆدڵدان بود وەل شروعی گەرادان دروست کردی من دروستکەی من عەفوەن چشتیک فرە بەسیط لا صودو لا ليمون ونعناع وكارتيا دلا رمضان فإن شاء الله ودار مدل دامون. طبعا أول تشج دس كما فيه كالعادة برنجاقم حاضركم برنجاقم وزبدة حاضريكم كتقريبا دو كوتشك زبدة أرا برنجاقم أمرو برنجاقم زياتر أرادن حاضركم وحكم أو خواردنقا خوي برنج توات عالم هسحد كد ونان تیوشە بخۆدەی یانان وڵیای ئەوە دی خۆدان زانن طبعا خۆی قەلیە فرە قەریبە ئەرا هین بابیشی من فرە قەریبە ئەرا قاورمەی گوشت عالم هەست هین کە دەناوی دووک کە دەناوی یا پیم من حەز کردم ئەمڕۆ و سەمنەی حیوانی یاخود ڕوون کوردی ئەرادان حازری بکەم فەرقی قەلیە وەڵقاورمە چەس قەلیە وە گوشت گوێرەکە کرێت قاورمە وە گوشت کاوەڕ کرێت طبعا ئەی خواردنە باوا پیرەکانمان فرە حەزەکردن لەلی من نازام ئەگەریوە حەزکەم چین بخۆنەی خۆی ئوسولی و نان وەڵیای خۆت خورێت ئێمە ئەمڕۆ وە برنجە و تەقدیمیکەی من وە برنجیش خورێت مشکلە دانیە طبعا ئەوەڵ جار برنجەکەمان حازرکەی من بەس چاوەڕیکەی من زبدەکەمان جوان بتاوێدە و ئەمجا برنجەکەمان ئەمڕۆ چون کارە قەلیە دروستیکەی من هێل و پیاز ئەرایەوە کارتێری من هێلەکە کەلعادە 5 دەنگەرا 6 دەنگ هێل پیازەکەیش کەلعادە نیم دەنگ پیاز ئیسا طبعا لە دوای ئەوە کە نیم پیازەکە کردمە ناوی 5 دەنگ هێل کەمە ناوی دوای ئەوە هێلەکە لاوەم تا خواردنەکەم تێڵ نەوت چاوەڕیکەم وحاڵ کەمی بەس پیازەکەم کەمی سیز بوودە و ئیسا شاریەکە کەمە ناوی طبعا چاوەڕی کەم وحاڵ کەمی تەغیر بود شکڵ پیازەکەم هینەکە کەمە ناوی شاریەکە کەمە ناوی شاریەکەیش یەک ڕێخۆشی بووە و حازری کەینەرەدان طبعا چاوەڕی کەی من تا پیازەکەمان کەمی بقرچێت ئیسا گوشتەکە تێری من گوشتەکە هەرچی گوشتیک هی گوێرەکە بوو طبعا توێنن و منجەڵ بخار بکەنەی تەقطیعەکەی فرە سەهلە کەلعادە کە فێردان کردمە عکس ئەلیاف کار بکەن ئەرا تا خواردنەکەم ئیسا ئەگەر ملاحەڵەکەن ئەلیاف لیاوات چییە من عکس ئەلیافەکە بڕمەی گەورایی و بیچگی گوشتەکە لای خۆدان بینێت حەسکەن گەورا بود یا حەسکەن بیچک بود ئەگەر وە منجەڵ بخار نیەکەنەی یاخود وە قەزان بخار نیەکەنەی محاولە بکەن لە قەزانە ئادێگاندان قەتعەکانی بیچک بود ئەی شحومە لانەوەن وە کارم تێت چەوری خۆشیک دەدە چەوری خۆشی دەدە خواردنەکەم هەست ئەعساب لاوەن لێن جیڕە یا خود دەمارەکان لاون لێن ئەی دەماری لە جێڕە مەقەیت دەست خۆدان بوون دەمارەکانی لاوەم لێن فرە عالم هەست فەرق نیەکەت بین دەمار و بین شحوم یاخود چەوری ئەگەر محاولە بکەن بزەن کامیرەگەرەدان بسینەدەی ئەلیافەکە لێوا چوویە من چەکەم ئیسا عكس ئەلیافەکە تەقطیعکەم ملاحەظە کردن حتا لە چەقۆگە ئاسانتر بڕێت
بسم الله. ئێستا من لەیلا گوشتەکە کشتی خەڵاس کەم چەوی گدەمە برنجەکەم پیاز برنجەکە جوان خەریکە سیس بۆ دەو ئیسا ئەی گوشتە کامل وەکار تێرم محاولەکەم ئەی چەوریە ئیستیفادە لێ لیکەم لانەوەنەی بەس ئەی دەماراتە لاون دەمار وەکارمان نایەت برادر عەزیزەکانمان ئیسا ئەلیاف کشتی لێوات شێ عادەی کەمە باندانەی معلوماتە تا سەهلتر بوو دەرادان بسم الله. طبعا ئەی دەمارەی لە عەزیەت معیدە دانیشدەت محاولەکەن لاوانەی با دەمار وەقەی گوشتەکەدان نەوت دەمارەکان کشتی لاوەی من مەقەیت دەست خۆدان بوون شەوی دێم لە برنجەکە پیاز برنجەکە کەمی تری مایە تا شارێکەکەی ئضافە بکەین من هیچ ئەلیاف عەفو هیچ عەساب نایلیمین وەقەی گوشتەکەمان تا گوشتەکەمان نەرمە و خۆش بووت مەقەیت دەست خۆدان بوون چەقۆگەدان بافرە تیژنەوت سێمە حاولەکەی من دەمارەکان کشتی لاوەی من وەی تەریقە زان ئەی دەماری لە باەتە کشتی لا بچێت ئەیش هەروەی تەریقە بزان چەنی سەهلە لێوە چەقو بکەنە بینەکەی و دەمارەکان کشتی لاون دەمارەکە کشتی لاون فەڕی بێن وە کارمان نایەت و ئەستراحەت خۆدان کار بکەن و عەجەلە کار نەکەن تا نەدەنە دەست خۆدان ئەگەر ملاحەزەکەن من فرە و ئەستراحەت خۆم کارکەم بینەران عەزیز پیازەکەمان سیز بیە و شعریەکەیسە کەیم نەبان پیازەکەمان تا شعریەکەمانیش کەمی سوورەوە بوود و ئاوگە و برنجەکە و یەکە و کەیمنە بانی تەمان چاوەڕی کەیمن کەمی شعریەکەیشمان تەغییر ڕەنگ بکەت تەمان گوشتەکە جوان خەڵاس کەیمن حازری کەیمن اختصار وەقت کەیمن تا برنجەکەمان کەمی زەید برنجەکەمان بگۆڕێت بنسبەت ئەرا گوشت هەلیەکەم حازرە ئیسا تێم نەظرەیەک دەمە شعریەکەم کە مایەسەی شعریەکەم مایەسەی تەغییر ڕەنگی بکەت طبعا بینەرە عەزیزەکانمان ئەرای خواردنە من منجەڵ عادی وە کارتێرم ئێوە توێنن منجەڵ بخار وە کاربارن ئەیلا ڕوین کوردی دیرم ڕوین کوردی وە کارتێری من ئەرا قەلیەکەمان لێن عادەتەن ڕوین کوردی سەحیترە و خۆشترە ئەمە خۆی ڕوین کوردی و زبدەی حیوانی تقریبا ئەو فەرقە نێبینیان طبعا بینەرە عەزیزەکانمان کە هینەکەم ڕەسێ مەرحەلە ئاوگەکەمە بانی بسم الله ئاوگەکەمە بانی وەل چەوچە وەل کەلعادە خێ خێوە کارتێرم برادر عەزیزەکانمان ئەوە خێگە کردیمنە ناوی ئیسا لە دوای ئەی فاسڵە بیچگە تێمنەوە خزمەتدان کە قەلیەکەی شەرادان حازر بکەی من چاوەڕێمان بوون برادر عەزیزەکانمان وە خێر هاتنەوە وەمان چەوم ئیسا کە تێکەڵ ئاوگە کردی من برنجەکە کەلعادە شووریم نەی ئەی جارە
2 كاسة لێ برنجەوە کارتێری من ئەگەر 2 کاسەوە کارتێرن محاولە بکەن 2 کاسە و ڕبعی ئەرە 2 کاسە و نیم ئاو بکەنەبانی ئیسا تیکەڵی کەی من وەشی وازە ویلیم نێوە سراحەی خۆت برنجەکەمان بود و تێمنەوەی سارە قەلیەکەمان طبعا ئاگریک دێمنە ڕوین کوردیەکە و یەکسەر گوشتەکە کەیمنە ناوی برادر عزیزەی ئەی خواردنانە ئەرا ڕەمەضان خۆشە ئەرا ڕەمەضان تامدارە کە تۆ هایدە ڕۆژی و لە پڕێک نانی خۆشی بادە وەرچەوت وڕای من فرە خۆشە و تامدارە و ئەگەر ملاحەزەکەن مەوادەکانمان کشتی سەحەیە هیچ شتی گوەکار نەهاوردی من کە سەحینەوت ڕوونەکەمان کوردیە گوشتەکەمان گوشت فرێشە پیازە و تەرتیباتی کەینەبانی و هیلیمنەی و ئیسراحەت خۆی حاضر بود طبعا ئیسا کەمی جوەحاڵ هیلیمنەی چەور بود چۆریەکەمان جوان وشکەوە بود ئەمجا دوای ئەوە تەواو وەسیم ئەی مەرحەلە ئیسا یەکسەر گوشتەکە کەمە ناوی هەرچی بکەوتەبان دەوروبەر تەباخەکەدان یا بشورنەی و بکەنەی ناو یا خۆت پڕی بێن ئیسا طبعا گوشتەکەمان کردیمنە ناو ڕوون کوردیەکە بەس کەمی تەغیر لەونەکەی بکەت یاخود تەغیر ڕەنگەکەی بکەت یەکسەر پیاز و ئەو واقعی مکەویناتە کەمە ناوی ئیسا چاوەڕیکەم بەس تغيير ڕەنگەکەی بکەیت کە تغيير ڕەنگەکەی کرد باقی مکەوینات ئیضافەکەی من طبعا کەالعادە بەهاراتەکەی هیچ نێتوات خوێ و بیبڕەش یا ئەگەر حەز ناکەن بیبڕەش بکەنە ناوی خۆدان زانن بەس خوێ بکەنە ناوی ئەگەر لەوە زیاتر کردنە ناوی خواردنەکە لە قەلیە تەحویل بوو دەرا تشریب ئێمە سای من قەلیە بخۆی من ئەمڕۆ شاوەڕیکەی من جوان بەس ڕەنگەکەی بگۆڕێت طبعا جاری بەس ڕین کوردیەکەس و گوشتەکە سوبوونی فرە فرە خۆشە ماشەڵڵا بەس تەغیر لەونەکەی بکەت خۆمان و کوردی خۆمانی ژوون کەمی بکرد زیادە و کزنیم نەی جا دوایەوە ئیسا بینەرە ئەزیزەکانمان لە دوایەوە کە کزانیم نەی طبعا پیاز فیسقە دیری من پیاز بیچک باێتەوە کاملی بکریە دەبانی وەی طریقە ناود وردیەوە بکەن جا وەل پیازەکە ئەی تەماتە دیرم تەماتەی بیچک دیرم تەماتەکەیش کەمەبانی و چاوەڕیکەم تقریبا ڕەنگەکانی کشتی وەیەکە و بگۆڕێت جا دوای ئەوە ئاو کەمەبانی ویلمەی بکڵێت و سراحەت خۆی ناود عەجەلە لێلی بکەن دیەن تام حەقیقی خۆی دەرناکەت خۆی خواردن عادەتەن جەمیع ئەنواع خواردن ئەگەر با دەبان شۆربایش باێتە ئاگرەکەی کەس بود هەرچەند ئاگرەکەی کەسبی هەرچەند خۆشتریش دەرچێت ئیسا چاوەڕیکەی من بەسکەمی مەوادەکان تێکەڵ بود وەل گوشت و تەماتە و پیازەکە جا چاوەڕیکەی من دوایەوە و جوانترین شێواز هەرادان تەقدیمی کەی من و کەی منەی عافێتدان ئیسا بینەرە ئەزیزەکانمان دوو برادر خۆشەویستەکە دێری من کە هیچ خواردنێک نێزمان لە دەستیان نجاتی بود بیبەر ڕەشەکە وەل خوێگە کەمی خوێکەینە بە ئاپ و کەمی بیبەر ڕەشکەی نەبانی کەمیەک خاسی کەیم نەبانی یان ئەی خواردنە حەزەوی بەڕەشە طبعا فرێ عالم حەز کە سیر بکە دەناوی
توێنن سیر بکەنە ناوی دوای ئەوە لاوەنەی عالەمیش حەزکرد سیر نەکە دەبانی ئەوە دی لای خۆدامینێت ئەویش خێگە کردیونەوانی خێ وەل بیبڕەش حەسەب ڕێگبەی خۆدان لیان وەکو خۆدام زانن فرە عالم هەست خدا دووردان بکەت خدا شیفای ئەوان بێت کە ضەغت دیرن و ئەی مەشاکلە دیرن کە نوێ توێنن خێ و بیبڕەش وە کاربارن ئیمەیش مڕاعاتیان کەی من حەز ناکەی من فرە خێ بکەنە ئەوانیش ئارا تووشەی نەخۆشی لە هاتن کە سەبەبی ئەوە بی پەهریز نەکردن و چاویان و خۆیانەوە نەوی کە کچشتیە خواردن و ڕسینەی مەرحەلە کە ئەوەی توش شەکرەکە هاتوو ئەوە توش زەختەکە هاتوو خدا نەکەت بادەرایی وەیش و خدا بکەم شیفای ئەوانیش بێت کە کشت نەخۆشیەکان عالەم و بەڵایان دوور بوود و هەر وەکو باقی عالم ئەرا خۆیان حیات خۆشیک بکەن و بتوێنن کچشتیک بخۆن و عادەی کەم لەباندان کە محاولە بکەن پەهریز بکەن محاولە بکەن لە شەکەر دوور بکەفن و محاولە بکەن لە خوێ و ئەی شتێ لە دوور بکەفن ئەرا خۆدان خاسە من هیچ نەش دەگیرفانم نەسیحەتەکە بەلاشە و نەسیحەتەکەم بکەن خەسار نیەکەن ئینشاءڵڵا جا خواردن تقریبا بەلاشە صحت ئینسان بەلاش نییە ئەگەر بچن مراجعەی مستەشفیات بکەن بزانن چەنی عالم کەفتێتە مستەشفەوە بوونەی ئەی خواردن ناسەحەیی لە کە یەکی لەوانەیەش ئیمە دروستیکەی من ئیمە سەبەب ڕئیسیەکەی من بەس ئیمەش مەجبوری من کە عالم چەور تواد و شرین تواد و سوێر تواد و ئەیلا تواد و ئەولا تواد ئیمەیش هیچ دەسەڵاتی بە دەستمان نییە کە حکم خواردنەکە هۆ شێوازەکەریت بەس من لەیلا وەک برابی چۆک ژبن پیدان خۆدان دوور بخەن پەهریزەکەی خۆدان بکەن خواردن سەحیەکەدان بخۆن ئەگەر ملاحەڵەکەن لە یەکەم ڕۆژ ڕەمەضانە و تای سەمن خواردنەرادان تەبەخکەم و زبدە یاخود وەزەی زەیتون یاخود وە ڕوون کوردی ئەیش خەم ئیوەم و خەم کادرەکەی ئەیلام کە نانەکە خۆت و ئەفطاری کرد تا ئەفطارەکەی صحیح بود و قورسنەوت لە بانمایدەی ئیسا بایم نۆرا مەوضوع خۆمان کە قالیاگە تەغیر خەریکە تەغیر ڕەنگەکەی کرێت لە قرمز لە وەردی و پیازەکە تقریبا تام خۆیدا لە ناو ئەی مەجموعە گوشتە خۆشە ئیلیم نەیدی ئیسا و ئیسراحەت خۆی بکوڵت جاری و ئاو خۆی هیچ عەجەلە نەکەن جاری باەتە و ئاو خۆی بکوڵت تا دوای ئەوە ئاوکەیم لە ناوی و چاوەڕیکەی من حازر بوو طبعاً چەویک دەیمنە برنجەکەمانیش ماشەڵڵا فرەی مایە ئیسا برادر ئەزیزەکانمان چیمنە فاسڵی فرە بیچک و تێمنەوە خزمەتدان ئەی دوو خواردن خۆشەرەدان حازرکەی من و زەڵاتەکەیش ئەرادان پێشکەشەی من چاوەڕی ماوەت بینەرە ئازیزەکانمان و خێرهاتنە و وەسەر هەردوو چاوم ئیسا طبعاً کامێرەگەرەدان بەدەی کە گوشتەکەم ڕەسێ ئەی مەرحەلە تێکەڵبی وەل کامل مکەوینات ئەگەر ملاحەضە بکرد بزان گوشتەکەم ڕەسێ ئەی مەرحەلە چەند جوانە تەماتەکە و باقی تەفاسیل کشتی تێکەڵبی ئیسا برادر ئەزیزەکانمان کەمی ئیلیم نێوەبی ئاو ئەیش ئیوە خۆدان حەزکەن بکەنە ناوی حەز ناکەن خۆدان زانن طبعاً فرە تون نییە ئێمە یەک بیبەر کەیم لە ناوی ئەرا دوو بیبەر خۆدانی زانن ئەگەر حەزکەن وکەنە ناوی عالم هەست حەزکەت نومی بەسرا بکەدە ناوی عالم هەست حەزکەت ئەی باقی تەفاسیلە بکەن ناوی سەراحەتەن من حەز ناکەم بکەمە ناوی قەلیە خۆی و قەلیەی خۆی خۆشە ئیسا بینەرە ئەزیزەکانمان چاوەڕێکەی من بەس وە حاڵ ئەی قەلیە بن بگرت ڕەنگەکەی بگۆڕت ئاوەکەکەیم لە ناوی تێ من نەڕێک دێمنە برنجەکەمانیش مایە سەی برنجەکەمان تقریبا ئاوەکەی خلاص بێ بەس مایە سەی
بەس بوونەگەی فرە خۆشە تا بیژن بوونەگەی خۆشە ئاگرەکەی کزەوکەی من و هێلیم نێ وەستراحەت خۆی ئێستا محاولەکەی من قەلیەکەمان بدین ئەڵڵا ئێستا بینەرە ئەزیزەکانمان ئێستا قەلیەکەم کە ڕەسیەی مەرحەلەی سە کامێرەگەرادانگرەدەی کە ڕەسیەی مەرحەلە قەزانەکەمان خەلاص ڕین خۆی لە نایمە ئاوەگە نەما ئێستا چەکەی من بابایم لە خزمەتدان ئاوەگە کەیم نەبانی بسم الله ئاوەگە جوان کەیم نەبانی ویلیم نەی وەستراحەت خۆی حازر بووت خلاص کارمان وەکینەمە بیلیم نەی وەستراحەت خۆی خلاص بوو ئیسا ئەیە کزەو کردی من ئەیش کزەو کردی من ئەیە کارمان وەپی نەمالاوەی منەی ئیسا ئەی زەڵاتە خۆشەرادان حازر کێ من کە ناوی کۆلسلۆیش ئەسوولی رووسیاس ئەوەڵ جار سۆسەگەرای گریمنەوە طبعا خۆی مکەویناتی لە هانەس گەزەرە کشمشە مایۆنیزە شەکەرە وەل بیبەر ڕەش و ئیسە کشتی لە بەرچادانکەی من طبعا ئەوەڵ جار دوو ئەرا دوو نیم مایۆنیز توای من وەل دوو دەنگ ماس توای من وەل کشمش دوو کەوچک توای من وەل شەکەر دوو گەوچک توای من وەل ڕەشەی بیبەر ڕەش و عەسیر یەک دەنگ پورتوقال وەل یەک گەزەر مەبروش ئیسا دەستکەی منە سەڵسە دروستکردنەکەمان سەڵسە دروستکردنەکەمان هیچ نێتوات ئەیە مایۆنیزەگەس بسم الله ئەیش ماسەگەس طبعا من ئیسا ئەی ماسەوە کار هاوردمە خۆی ئەسڵەن ئەی ماسە خۆی لە بیلادە و سیر هاناوی ئێوە حەزکەن ئەبوو سیرەکەەوە کار نێنن مشکلەدا نییە شەکەر دوو کەوچک توای من وەل یەک شەربەت پورتوقال ئەویش یەک شەربەت پورتوقال یەک دەنگ یعنی قەزدم یەک شەربەت یعنی یەک دەنگ پورتوقال ئەیش بیبەر ڕەش ئەرا ڕەنگەکەی و ئەرا تامەگەی فرە خۆشەو بووت عالم حەز کرد لەیمون بکەدە ناوی مشکلە نییە یەک لەیمونیش بکەنە ناوی ئەو وەختە ترشەوە بووت ئیسا سۆسەکەمان کشتی تێکەڵ بکەین منەیەکەوە کەیم نەی ناو ئەو کیسەیدا کە تەقدیمەوە پێ کردێت لەگەر بیننەی خەریکە مواد کشتیوەیەکە و تێکەڵ بووت بینەرە ئازیزەکانمان هیچ ناتوات سەڵسەکەی فرە سەهلە عالم هەست حەز کرد لە بارتی شەکەرەکە عسل بکەدە ناوی ئەویش بووت عالم هەست حەز کرد لە بارتی فلفل ڕەشەکە فلفل چەرمی بکەدە ناوی ئەویش بووت بەس من حەز کردم ئەوانەی کە متوەفرن لە ماڵ ئەی زەڵاتەرادان دروست بکەم شرط نییە کشماڵەکان عسل لە ناوی بوود و شرط نییە کشماڵەکان بیبەر چەرمی لە ناوی بوود فەیمە هەوڵ دایمەن خۆی شیوازە هەرادان وەکەیم نەی هیچ ناتوات فرە سەهلە نسبەت ئەرا مکەویناتەکەی وتی من دوو کەوچک و نیم مایۆنیز وەل دوو کەوچک ماس وەل ڕەشەی بیبەر ڕەش و وەل کشمش و ئەی تەرتیباتەرا تەزییناتە بالنسبە ئەوە یەک پرتەقاڵیش کردمی ناو سۆسەکە ئێمە طبعاً پێش وەختە مجموعەی سۆسێک حازر کردینە سەرادان ئەی سۆسە ئەرا ئەی زەڵاتە حازر کردێت ئیسا بینەرە ئەزیزەکانمان پێمنە و ئەرا قەلیەکەمان بەس دەستکە دەکوڵانن مجموعەی کەفێک تێدەبان ئەی کەفە بوون سەردە یان بوو دڕنە باید تەلاوەی منەی تا خواردنەکەمان هیچ دڕن نەوت و هیچ تەثیر نەکرێت برنجەکەمانیش فری نەمایە مکەونات برنجەکەمانەوە بینیم پیاز وەل دوو کەوچک کەرە وەکار هاوردی من وەل کەمی شعریە سوورە و کردی نەرای و دوو کاسە برنج و دوو کاسە و نیم ئاو
هي مكونات برنجەکە بی ئەمما قەلیەکە گوشت بی تەماتە بی پیاز بی وەل بیبەر تیژ یەک دەنە کردیم لە ناوی وەل گوشت گوێرەکە ئەویش کردیم لە ناوی زەڵاتەکەمانیش سەڵسەکەی لەوە چاودان کردی من دوو ئەرا دوو نیم کەوچک مایۆنیز وەل دوو کەوچک ماسەکە تامی سیر لە ناوی بی خۆمان اختیاری کردی من وەل یەک ڕەشە بیبەر ڕەش و شەکەر و دوو کەوچک شەکەر و یەک دەنک پرتەقاڵ حازری کردی من تێکەڵی کردی من ئەرا جوانکاریش توزی گەزەر توای من وەل توزی کشمش و دی پرتقال و گەزەر و تەرتیبات کەمینەبانی تا تامەگەی خۆشترە بوود ئیسەبینەرە ئەزیزەکەمان ئێە با بیلیمنەی کەمی سراحەت بکات ئەگەر دیقەت بن ئێستا کەف هینەکە ئەرامان دەرچی كف قلياقة أي كفة بون سردة طبعا إيميش نايلي من فرا أي كفة دربتشد وحكم أوا راتش نايلي من أي كفة فرا دربتشد لأن سرتا جوان هلق زاني مني يستي من أي كفة جوان دركيمن تا بون خواردنەکەمان خۆش بودو بس نصيحة لبرابي چك دان بوان خيار وليو نخون ئێستا ئیژن شێفەکەمان لە شەرقەوە هاتەرا غەرب بەس خەیار وێ لێ خۆن بوون سەردە ناودەمدان طبعاً ئەیە کشتی لاوەم کەف چەرمیەکە کشتی لاوەم لێن ئیستیفادە لێ ناکەم توانوین بەسڕا بکەنە ناوی خۆدانزانم بکەنە ناوی من حەز ناکەم بکەمە ناوی لێن بودە تشریب من نێتوانم تشریب بود توام قەلیە بود قەلیەیش بەس خێو ئەگەر بای دەبان حەقیقەتەکەی بەس خێو فلفل ئەسوەدە عالم هەست کاری کە دەناوی عالم هەست پاپریکا کە دەناوی نێتوات ئەی سەرژانکردنەرا چەمە یەک تێکەڵ بەسیتێک دەمە پێی دوای ئەوە دووبارە تێمنەوە خزمەتدان لە دوای ئەی فاسڵە بیچگە چاوەڕیمان بوون خواردنەکانان ئەرادان خەڵاس بکەین منەوە جوانترین شێواز ئەی وەختە و گشتوەختیدان و خێر دووبارە هاتیمنەوە خزمەتدان و دوای ئەی فاسڵە بیچگە کە قەلیەکەمان وتمە پیدان و سەراحەت خۆی بود طبعاً کە سۆسی هینەکە گردیونەوە سۆسی زەڵاتەکە گردیمنەوە بکەنی ناو ئەوە خۆدا حەسکەن یەکسەر تێکەڵی بکەن وەل باقی مواد دەستمن ئەرا حکوم تەزین و ئەی شتەی لەم ئەی تەریقەوە کار هاوردم طبعاً سۆسەکەمان فرە سەهلبی لە وەرچاودان کردمەی وەی شیوازە جوان ئەیە بیبەر ڕەش گردەی محالە بکەن جوان ئەی سۆسە لێوا بکەنەبانی ئەیوە توێنن بکەنەی تاسەی گەورەی و تێکەڵی بکەن و تەقدیمی بکەن من وەی تەریقەرادان تەقدیمی کردبوون و حکوم دیکۆر و حکوم طەبقەکەمان جوانەوە بکەی من ئیسا بینەرە ئەزیزەکان طبعاً خۆی مکەوناتی فرەس کشمشەکە خۆدان وەکیل بوون لەبانەی چتێ لە خۆدان حەسکەن هەر چەنی بکەنەبانی را خۆدان مشکلەمان نییە طبعاً گەزەرەکەیش کەلعادە کەمیەیەک جوانێک بکەنەبانی لێوە تەرتیب ئەمجا ئەی تەماتە دیری من تەماتەی کەرەزیە ئەرا تەزین جوانە بزان کەمی هینەوە بود جوانەوە بود خۆی ئەی زەڵاتە تەماتە نێناوی ئیمە ئەی تەماتە وە کارتێری من ئەرا جوانکاری ئەیە تەماتەکەی شکردی نەبانی جایسەتی من کەمی پرتقال و جەماعەتەکەی سندیش ئەگەر حەسکەن سندی لێوە وە کاربارن
والكمي برتقالو من دايما طبيعتي قديرم حسكم خواردنەکەم هین بود ئەلوان و چشتی فرە بود لێن کشتمانزانی من چاوەگە چاو خۆت چاوەگە فرە ضرورە ئەراهین طبعا کەمی ئۆریگانۆیش وەکات تێرم ئەرا شکڵەکەی تەغیر کەمیۆ توێنن نعناع بکەنەبانی مشکلەدان نییە کەمی ئەرا ناوڕاستەکەیشی کەمی لەی کەرەوزە جوانە بم دووسێ دەنگلێەوە ڕێکوپێک بم کەمە ناوڕاستەکەی لێوە جوان تەرتیبی کەم ئەیش بنسبەت ئەرا زەڵاتەی رووسی یاخۆت کۆلسلۆ کردی من هیوادارم مۆدڵدان بی مکۆیناتی فرە بەسیط بی لەوە چاودان کردیم نەی ئێوە توێنن ئەی حەمکە مکەونات و توێنن تێکەڵی بکەنوەیەکە و طبعا ماعادە کەرەوزەکە ئەی حەمکە مۆعادە تێکەڵ بکەنوەیەکە و ئەمجا تەقدیمی بکەن ئەمجا کەمی گارنش و مارنش بخەنەبانی و مقدما عافیت دامو طبعا برنجەکەمانیش حاضر بی خوشانی منەوەی قەلیەگەی شمایە سەی طبعا ئەخیر طبق مرۆرادان تەقدیمی کەم کە طبق قەلیەکە ئەرادان تەقدیم کەم برادر ئەزیزان ئیسا تیمنە و ئەرا موضوعەکەمان کە وتی من مۆهیتۆرادان حاضر کەی من طبعا مۆهیتۆ طریقەی فرس هەست وە فەرەولە حاضری کرد هەست وە فرشش حاضری کرد مثال على ذلك هەست حەز کرد وە سترۆبەری یاخود فەرەولە حاضری بکرد خۆی ئەستێگەی لەیمونە والنعناع و سەودا و ئەی بابەتەیرە طبعا ئەوەڵ جار ئەوەی توایمنەی ليمون مقطعة ليمون مقطعة قيش ويش يوازة بود كميات اختيارية خودان زانن هي طبعا ياك ليمون كمان او قلاصة ياك ليمون خيم نزوي او سي ليمون كفت بس ليمون بسم يعني او انا كفت دشت او انا نكفت انا قلاصة طبعا او ليمونة كردي من ناوي نعناع اشتواي من نعناع طبعا بس قلاقاني بس قلاقاني تواي من حزناكم لتصنع ولا هين اي فيكا وميكا حسكم تشتغم ليوا سادة بود قينام باب كفد مشكلة نيها باب فيديو كمان عفوي بود اليوا جوان عالم هس حس كد بجندي وكابيسي يا تشتي بدلي تا مكان كشتي تاكل بودويك عالمش حس كد ليوا وفريشي بكد اگر وش حس كان وصهول بخوني يان وبصهول من حسكم إسا وي طريقة بسيطة أرادان حاضري بكم كيكسر صوداقة كيم نباني صوداقة كرديم نباني طبعا صودة توينن سادة وكار بارن وتوينن هيني شو كار بارن أي مطيباتها كوليمون حاضر كريا ديا طبعا من ايا نكهي قشور البرتقالة اگر ودز دانيش نكفت مشكلة مانية وقوري يقباغ كان ناوي تا رنگاقي بقورد جا كمي اي هنا ديري من ليمون ديري من ارا جوان كاري ليمون ارا جوان كاريو كمي لأخيرو دو چنك نعناع وكار تيري من على ديزاين اللي ورا ديزاين مشو بيقى فرة سهلة فرة بسيطة كينن خودان لمال حاضري بكن وعافية دامبود مقدما من لوا حس كدماي طريقة بسيطة ردان حاضري كم هس حسكت او ليمون بكدناوي وهس حسكت هي بس تا رنگاقتي قلب كيمن اگر ملاحظة وكان رنگاقي جوان غوريا لا رنگي ادا رنگي تر هي وبيجن موهيتو ليمون ونعناع
مەشروبیگە فرە خۆشە تامدارە فینیشە فێنەکە ئەرە ئەجواء ڕەمەضانی خۆشە و تام بیرت و چشتێک فرە بەسیتە گەرم و لاحەڵی بکەن توێنن لە یەک گەڵاس زیاتر دروست بکەن توێنن وە پرتەقاڵ بکەنەی توێنن وە لەیمون بکەنەی توێنن وە فرە چشت بکەنەی ئەگەریش نەکەی قشور البرتقال و دەستان نەکەفت ڕنگ وەکاربارن ئەگەریشتوان فرە سەحی بوو ڕەنگەگەوە کار نێرن با تەثیل لە لیدا نەکەت ئەیش مۆهیتۆگەمان بی ئەگەریش حەزکەن هینەگە بجنن وەیەکە عەفوەن لەیمونەگە و نەعنەعەگە وەیەکە و هەرسی بکەن ئەنجا سەوداگە بکەنەبانی بەس من حەز کردم لێرەدان تەقدیمی بکەن وەقەدەمەن عافیەتدان بود و چاوەڕێکم کەی بانگ بێت تا خۆم بخۆمەی سەراحەتەن لێم فرە شکلی موشە هەیە ئیسەیش یەک نەدڕەی سەری ئەیدەیم لە قەلیەگەمان فرەی نەمایە قەلیەگەمانیش و تێمنەوە خزمەتدان و تەقدیمی کەین لەرادان بۆ جوانترین شێواز ئیسا برادرە ئەزیزەکانمان چیمنە فاسڵێک بەسیت و تێمنەوە خزمەتدان ئەی خواردن خۆشە ئەرادان تەقدیم بکەین من چاوەڕێمان بوون برادر ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان خوش بدایگە بە ڕێزەکانمان قەلیەکەمان حازر بی تەواو ڕەسی ئەو مەرحەلە کە تەقدیم بکرێت برنجەکەمانیش پێشوەختە حازر بی ئیسا محاولەکەی من و طریقەی رادان تەقدیمی کەی من ئاسان بود و سرنج ڕاکیش بود طبعاً ئێوە توێنن و هەرچی طریقەی تەقدیمی کەن خۆدان زانن من حەز کردم وەی طریقە تەقدیمی بکەمەرادان کە ئەو قەباغە ئەو قاپە خستمە ناوڕاست و حکم ئەوە بەس تا ناوەگەی پڕ بکەم لە قەلیە ئیوە دی چوی حەزکەن حازری بکەن مشکلەدان نییە من حەز کردم وەی طریقەی بەسیتە وەی طریقەی تەرتیبە ئەرادان حازر بکەم با ئەی مۆهیتۆ لاوی من تا کامیرەکە هینەگەرامان بگرێت ئیسە کەمە ئێرادان لای من ئەیە خەیم نەئیلا تا لێوە خەیم نەئیلا تا کامیرەکە جوان قاپەکە ئەرادان بگرێت ئەیە طەبق ئەمڕۆبی کە طەبقێک فرە ئاسانە و فرە بەسیتە ئێوەش وە چاو خۆدان دینەی چون حازر کریا ئێوە توێنن ئێمە طبعاً وە حکم بەرنامجەکە فرەس وەختەکەی فرەس بەرنامجەکەی وە حساسۆپی ناکەن کوڵیا ئێوە توێنن ومنجل بخار یا قەزان ضغط حازری بکەن فرە سەهلە طبعا لەناو منجل بخار فرە نیە توات وەختی کەم توات نیم ساعت ئەرا 45 دقە توات لای خۆدانیش بینن حەزکەن ئاو لە ناوی بود یا حەزکەن ئاو لە ناوی نەوت لای خۆدان بینێت نێوە جوان تەرتیبی کەم ئیسەیش چەکەی من ئیسای قاپە لاوەی من زان چاڵێک کەندی من ئەرە قەلیەکە دوای ئەوە قاپەکە لاوەی من تا چاڵەکە بمینێت و ئیسا قەلیەکە کەیم لە ناوی ماشەڵڵا عادەی کەم لە باندان دووبارە و سێبارە هەوڵ بن خواردنەکاندان سەحی بود وەی مانگە پیرۆزە فرە چشت نەخۆن ئەیش قەلیەکەمان بی
قەلیەیەک فرە بەسیط بی ئاوەگەیشی ئیسا کەیم نێبان برنجەکەم ئەلێوە جوان ئەلێوە جوان تەرتیبی کەی من میان دایمەن وچمە سەپیدان چەوەگە خۆی نانەگە خۆت ئەلێوە جوان تەرتیب ئەی ئاوە کەیم نێبان برنجەکە لێوە ئەوەی تەریقە تا کشتی بخۆت مقدما عافیەتدان بود هیوادارم و دڵدان بی عافیەتدان بود مقدما ئەیە طەبقی ئەمڕۆ بی طەبقەکەمان قەلیەی مەسڵاوی عالم هەست حەز کرد و قاورمە بخۆ دەی و عالم هەست حەز کرد و علیا بخۆ دەی ئەیە طەبق قەلیەکەمان بی وەل زەڵاتەکەی کۆلسلۆگەم بینەران ئەزیز ئەیە خواردنەکان ئەمڕۆ بی کە طەبقی قەلیەی گۆشت بی وەل شەراب مۆهیتۆ و زەڵاتەی کۆلسلۆ و قەلیە مەسڵاوێکە هیوادارم وە دڵدان بی چاوەڕیمان بکەن و حەلقەی تازە و خواردن تازە و حەلقەی تازە ئینشاءڵڵا و بەیانی تێم لە خزمەتدان چاوەڕیمان بوون مقدما عافیەت گیاندان بود و خواحافیز